باددایکانی کوردستان ڕۆڵەکانیان لە باوەشی گەرم و پڕ لە خۆشەویستی خۆیاندا بە هەستی گەرمی نیشتمان پەروەری و ئازادی خوازی پەروەردە بکەن و چیرۆکی ژیانی دکتۆر قاسملوو و شەهیدانی دیکەی ڕێگای ڕزگاریان بەگوێدا بخوێنن. با باوکانی کوردستان دەرسی ئازایەتی و خەباتجێڕی فێری منداڵانیان بکەن و تێیان بگێنن کە چەندە خۆشە جێگای هیوا و هومێدی کۆمەڵەکەیان و گەلەکەیان بن. بالاوانی کورد کوڕ و کچ باش بزانن کە ژیان لە ئەسیری و ژێردەستیدا و بەسەر شۆڕێ و شەرمەزاریەوە چەندە بێ قەدر و قیمەتە و لە بەرامبەردا هەڵمژینی هەوای پاک و بێگەردی سەربەرزی و ئازادی چەندە خۆش و دڵڕفێن. لە باڕۆڵە نەبەزەکانی کوردستان ریزەکانی حیزبی دموکرات بە هاتنی خۆیان جوانتر لە پێشوو برازێننەوە و بە هەڵگرتنی چەکی شەرەف و سەربەرزی هێزی پێشمەرگە زۆر لە ئێستا بەهێزتر و لە شکان نەهاتووتر بکەن. داوا لە لاوانی خوێنگەرم و ڕووناکبیری کوردستان دەکەم کە بێنە مەیدانی خەبات و جێگای بەتاڵی دکتۆر قاسملوو پڕ بکەنەوە. ئەگەر دوژمنانی ئازادی ئاوا لە قاسملوو یەک دەترسن دەبێت لە بەرامبەر دە قاسملوودا وەزنیان چۆن بێت. بێساد کردنە ناوامە هەفزدن کولفەتێمە دژمن کردیە قەڵامە پەرشەکر وەلاتێمە بۆڕکردنە هەشێمە دەنگکردنە دنیامە دانە سەرمە ناوێ خوێ بۆ ئەم بمینن کۆلە دخون هەموو کەدامە